گەنجانی بەغدا چیان پێویستە؟ نەخەون نە هیچ شتێک دێن بەسەرمانەوە دەبن بە سەرۆک بەڵام هیچ ناکەن ئێمە بایکۆتکارانین هەڵبژاردن بۆ ئێمە سوودی نییە ئەگەر سید موقتەدا فەرمانتان پێ بکات دەنگ دەدەن؟ بەڵێ بێگومان سڵاتان لێبێت نازەنین گۆرانم ئەمڕۆ لەیەکێک لە کۆنترین و بەناوبانگترین شەقامەکانی بەغدا بەرنامە تۆمار دەکەین ئەوی شەقامی ڕەشید ئەوەی لە پشتی منەوە دەیبینن شەقامی ڕەشیدە و پردەی ئێمە لەسەری وەستاوین پردی ئەحرارە ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ گەنجێک دەکەین لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق من دەڵێم هەندێک ناومێدە بەڵام بەڕاستی خۆی زۆر ناومێدە لە هەڵبژاردن وردەکاری زیاترتان پێ ناڵێم چونکە لە نێو بەرنامەکە خۆتان دەیبینن تەنیا ئەوەندە دەڵێم گفتوگۆکانی ئەمڕۆ زۆر جیاواز دەبێت. ناوم حوسێن لفتێ دانیشتووی بەغدام و تەمەنم 20 ساڵە بایکۆتمان کردووە و دەنگ نادەین حوسێن چۆنیت؟ وەڵا باشم ئیشەکەت چۆنە؟ باشە نیعمەتی خوایە سوپاس بۆخوا ڕۆژانە لەم کارە چەند پەیداکەیت؟ 2000 3000 چۆن دەستت بەم کارە کرد؟ سەرەتا بەقیس دەستم پێ کرد و هەندێکم کۆ کردەوە بۆ نرخی ئەم تکتکە چەندە؟ نرخەکەی 5 یان 6 بەڵام بە حوتیان هەش دەیکڕین حوت چی؟ 7 ملیۆن ئەها بە 7 ملیۆن بەڵێ باشە قەدەغە نییە یان فرۆشتنی ئاساییە؟ نەخێر قەدەغە نییە فرۆشتنی ئاساییە وەکو ئۆتۆمبیل وایە باشە زیاتر لەسەر گەنجان قسە دەکەین بەڵام تۆ دەنگ نادەیت وایە؟ نەخێر دەنگ نادەین ئێمە بایکۆتمان کردووە و دەنگ نادەین بۆچی دەنگ نادەیت؟ دەنگ بەچێ بدەین دەنگ دەدەین بەڵام هیچ چارەسەرێکمان بۆ نادۆزنەوە بۆچی لەم عێراقە گەورەیەدا هیچ بربژێرێکی باش نییە دەنگی پێ بدەیت؟ نەخێر هیچ بربژێرێکی باش نییە با لە شوێنێک بوەستین و زیاتر قسە بکەین هەم لەسەر گەنجان هەم لەسەر هەڵبژاردن و بابەتانە پێکەوە باشە؟ باشە باشە یاڵە حوسێن لە نێو تکتکەکەدا کەمێک قسەمان کرد پێت گوتم کە خوێندن تەواو نەکردووە خوێندنم تەواو نەکردووە بۆچی خوێندن تەواو نەکردووە؟ ژیان قورسە خێزان و منداڵمان هەیە و بژەی ژیانمان سەختە بە 15 یان 20,000 دینار لە تکتک کار دەکەین ئیتر چی بکەین؟ ئەی کارکردن لێرە لە بەغدا چۆنە؟ سپاس بۆخوا باشە؟ بەڵێ باشە خۆی تەنیا شوفێری تکتک کرێکار و شوفێری تاکسی کار دەکەن باشە گەر لێت بپرسم خەونە چییە واتە تۆ خەونە چیە و دەتەوێت بگەی بەکێ؟ بەکوێ بگەین ئێمە تەنیا دەتوانین بژین هیچیت کەنا واتە تۆ لێرە لە بەغدا دەژیت لە ڕاستیدا ئێمە لە عێراقین نەدامەزراندن هەیە و ناو بابەتانی باسی دەکەیت دەبێت کار بکەیت جگە لە کار هیچی دیکە نییە مەبەستت ئەوەیە لێرە لە بەغدا گەنجان هیچ خەونێکیان نییە؟ هیچ خەونێک نییە هەر ئەوەیە لە کار بۆ ماڵەوە و لە کار بۆ ماڵەوە و کرێکاری و شوفێری تکتکە هیچی دیکە نییە نەخەون هەیە و نە هیچ شتێکی لەو جۆرە بۆ تۆ چی لەبارەی خەونەوە دەزانیت؟ وەکو چی ئێمە نەچوونە دەرەوەمان هەیە نە پیاسەیەکمان هەیە نە جلوبەرگێکی باشمان هەیە داهاتوی خۆت لە بەغدا نابینیت؟ نەخێر هیچ داهاتوویەک نییە داهاتووی چی داهاتووی چی تەنیا کار هەیە جگە لە کار هیچی دیکە نییە نەداهاتوو نە هیچ شتێکی لەو جۆرە لەسەر 1000 و 2000 دینار دەژی ئەمڕۆ گەنجانی بەغدا پێویستیان بە چییە؟ پێویستمان بە کار و دامەزراندنە دامەزراندن نییە کار نییە هیچ شتێک نییە لە بەغدا کار نییە؟ کار هەیە بەڵام وەک پێم گوتی جگە لە تکتک و حەماڵی هیچ کارێکی دیکە نییە باشە با بگەڕێنەوە سەر بابەتە سەرەکیەکەمان هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵبژاردن دەنگ نادەین یعنی هەر کەس دێت دەنگی پێدەدەین دەبێتە سەرۆک بەسەرمانەوە سەرۆک بەڵام هیچ ئەنجامێکمان دەست ناکەوێت دەنگ دەدەیت و هیچ بۆ ناکەن خواوەچیلە هیچ بۆ ناکەن بۆچی تۆ چیت پێویستە؟ کار بۆ گەنجان بدۆزنەوە دەیان مەزرێنن هیچ نییە خواوەچی لە هیچ نییە جگە لە تکتک هیچ کارێکی تکەمان نییە گرنگی بە گەنجان نادەن؟ گرنگی بە گەنجان نادرێت ئەوەی کاری نەبێت ڕێگەیەکی دیکە دەگرێتە بەر ڕێگەی مادەی هۆشبەر و ئەو بابەتانە دەگرێتە بەر ئەگەر کار و ئەو بابەتانە نەبێت یعنی دەنگ نادەیت؟ نەخێر دەنگ نادەین ئێمە بۆچی دەنگ بدەین دەنگ نادەین ئێمە بایکۆتکارانین هەموویان وەک یەکن یەک بە دوای یەک دێن و وەک یەکن کەسی باشمان بۆ نایەت هەر خۆیان دووبارە دەبنەوە باشە حسێن با پرسیارێکت لێ بکەم چی شتێک ڕوو بدا تۆ دەچی دەنگ دەدەیت؟ ئەگەر هەلی کار و دامەزراندن و ئەو بابەتانە هەبێت هەمووان دەنگ دەدەین
هەموو گەلی عێراق دەنگ دەدات بەڵام ئەگەر هەروە بێت بێگومان کەس دەنگ نادات چونکە ئەوەی دێت دووبارەیە کاتێک باسی هەڵبژاردنت بۆ دەکرێت یەکەم شت چی بە مێشکتدا دێت هەڵبژاردن چییە؟ بە مێشکمدا دێت کە دەنگ نەدەم هەمان شتن دەنگ بدەم یان نەیدەم هەمان شتە چی لەبارەی هەڵبژاردن دەزانیت؟ جا چیمان بۆ دەکەن پارەت پێدەدەن دەنگ دەدەیت یان نییە نەخێر مەبەستمەوەیە چی لەبارەی هەڵبژاردنەوە دەزانیت؟ هەڵبژاردن واتای دابینکردنی کارنیە بۆ خەڵکی نابێت کار بۆ گەنجان دابین بکەن واتە بڕۆم پەنجە مۆر بکەم و دەنگ بدەم و بڕۆمەوە ماڵەوە هەروە هیچ شت دەست نەکەوێت چۆن دەنگ بدەن واتە من هیچم دەست نەکەوتوە چۆن دەنگ بدەم چۆن هیوات بۆ دەگەڕێتەوە تاوەکو بچی دەنگ بدەیت؟ هیوا هەرگیز ناگەڕێتەوە دەنگیش نادەم هاوڕەکانت کە لەگەڵت کار دەکەن و شوفێری تکتکن و هاوتەمەنی تۆن و یەکەم جارە مافی دەنگدانیان هەیە ئەوانی شۆک تۆ بیر دەکەنەوە؟ وەکو من بیر دەکەنەوە دەڵێن هەمان شتن ئەوانش هەمان دۆخی منیان هەیە هەمان ژیان و بژێوی واتە خەڵکێکی زۆر هەندەنگ نادەن؟ بەڵێ خەڵکێکی زۆر هەندەنگ نادەن زۆربەی خەڵکی عێراق دەنگ نادات تۆ دەزانیت کەی هەڵبژاردنە یان لەبەرەوەی بابەتەکە بۆ گرنگ نییە زانیاریت لەبارەیەوە نییە؟ ڕاستەکەی بابەتەکە بەلامەوە گرنگ نییە هەر کەس دێت و دەڵێت داتان دەمەزرێن و ئاواتان بۆ دەکەم پێش هەڵبژاردن دێن و چاکسازی دەکەن و ڕێخستنەوە دەکەن و دەڵێن خەڵک دادەمەزرێن و هەمووشی درۆیە لێرە بە پارە دەنگ دەکردرێت؟ دەنگ بێگومان بە پارە دەیکڕن زۆر هەن بەو شێوەیە ئەوان پاریان دەدەنێ و دەنگ دەرەکانیش وێنە دەگرن هەست ناکەیت ئەمە هەڵەیە؟ هەڵەیە نابێت وابێت بەڵام هاوڵاتی عێراقی هەژارە نیەتی پارە دەدات و پێت دەڵێت دەنگت پێدەدەم چەند وەردەگرن؟ بۆ دەزانی چەندیان پێدەن 50,000 100,000 هەرەوەندەیە 100,000ش هەیە؟ بەڵێ 50,000 100,000 هەرەوەندەیە قاوی لە چەند دەدەن بەلانی زۆرەوە 50,000 پێدەدات و دەڵێت خوا حافیز باشە با بڕۆینە شوێنێکی دیکە و قسەی زیاتریش دەکەین باش یاڵا حسێن مادام تۆ لە بایکۆتکارانی دەمەوێت بزانم بڕیاری دەنگ نەدانت بڕیارێکی کەسیە یان لەلایەنێکەوە ئاراستە کراویت بەڵێ ئاراستەیەکی دیاری کراوە واتە لەگەڵ مقتەدا سەدرین ئەو چی بڵێت ئێمە لەگەڵ ئەوین واتە لەژێر فەرمانی ئەوین بڵێت دەنگ بدەن دەنگ دەدەین دەنگ مەدەن دەنگ نادەین ئەگەر باوکت پێت بڵێت حسێن بڕۆ دەنگ بدە بە قسەی باوکت دەکەیت یان نە نەخێر بە قسەی ناکەم من دەنگ نادەم ئەنجامی نییە یعنی تۆ واتە ئەگەر سید مقتەدا سەدر بڵێت بڕۆ دەنگ بدە دەچیت بەدڵنیایەوە بەڵام باوکت پێت بڵێت بە قسەی ناکەیت بەڵێ دەنگ نادەم چین داوە لە دەنگدان دەتوان پرسیارێک بکەم تۆ باوکتت زیاتر خۆش دەوێیان سید مقتەدا بەدڵنیایەوە سید دوای ئەو باوکم باشە خانەوادەکە دەنگ دەدەن یانە نەخێر ئەوانیش دەنگ نادەن دەنگ دەدەن؟ نەخێر کەسیان دەنگ نادەن ئەوانش بایکۆتیان کردووە کەس دەنگ نادات هەمومان دەنگ نادەین هەموو ماڵەوە بۆچی؟ دەنگ نادەین دەڵێن هەمان شتە دەنگ بدەیت و دەنگ نەدەیت وەکو یەکە ئەگەر سید مقتەدا فەرمانتان پێ بکات دەنگ بدەن دەچەند دەنگ بدەن؟ بێگومان ئێمە لەژێر فەرمانی سید قائیدی مجاهید مقتەدا سەدرین ئێمە کوڕی ئەوین ناوێت دەنگ بدەین ئێمەش دەنگ نادەین ئەگەر داواتان لێ بکات دەنگ بدەن دەتوانی خانەوادەکەشت ڕازی بکەیت دەنگ بدەن؟ بەڵێ ئێمە لەگەڵ سەیدین ئەو چی بڵێت ئێمە لەگەڵین پیاوێکی خۆشەویستە هەمان خۆشیان دەوێت خۆی مرۆڤێکی خۆشەویستە مەرجعی ئێمەیە ئەو قسە دەکات ئەو هەموو شتێکە کەسێکمان نییە قسە بکات ئەو بەرگری لە هەژار دەکات لە هەمووی هەر ئەوە بۆ نمونە چۆن بەرگری لە هەژار دەکات؟ بەرگری لە هەژاران دەکات ناهێڵە زیادەڕۆی بکەن زۆر شتی دیکە ئەو چی کارێکی کردووە کە بڕای بە تۆ هێناوە دەنگ نەدەیت؟ ئێمە شارەزان بووین دەنگیان پێ بدەنیان نا یەک شتن بەڵام تۆ یەکەم جارتە تاقیت نەکردوێتەوە توزانی هەمان شتن توزانی ئەم ساڵیش هەمان شتە ئێمە دەیانبینین تەمشا ئەو خەڵکە دەکەین کە دەنگ دەدەن هەمان شتە هیچ ڕوو نادات هەمان شتە تۆ تاوەکو ئێستا سەردانی سلێمانی هەولێر بەگشتی کوردستانت کردووە؟ بەڵێ چوومە سلێمانی ئەوێ جوانە و سیستم و ڕێخستنی تێدایە بەخوا جێم لە هۆڕنیش نەبوو سێن بە حوسێن جێم لە یەک هۆڕن نەبوو سلێمانی زۆر خۆش و جوان و پاکە جوانترینشت لە سلێمانی چی بوو؟ سلێمانی جوانە و مۆڵی تێدایە مەدینە سەدر یەک مۆڵی تێدا نییە مۆڵێکی نییە هاوڕێی کوردت هەیە؟ نەخێر نیمە چی لەبارەی کورد دەزانی؟
کورد خەڵکی باشن ئێمە ناچینە لایەن خەڵکی باش و ڕێکوپێکن خۆشترین شت لە سلێمانی چی بوو سەردانی هەولێر شت کردووە نەخێر تەنیا چوومەتە سلێمانی شەقامەکانی خاوێنە شوێنێکی خۆشە واتە خانوەکانیان خۆشە نیزام چی شتێک لە سلێمانی هەیە حەز دەکەی لە بەغداش هەبێت پاک و خاوێنەکەی سیستەمە جوانەکەی ڕێخستنەکەی ئێمە لێرە لە بەغدا نە سیستەم هەیە نە هیچ نیزامێک هیچ ڕێخستنێک نییە سێن مادام تۆ دەنگ نادەی پرسیارەوەت لە ناکەم پەیامت چێ بۆ ئەو بربژێری دەنگی پێدەدەی بەڵام پەیامت چێ بۆ دەسەڵات و حکوومەت و سیاسەکان بەگشتی بۆ حکوومەت و سیاسەکان خزمەت گوزاریمان دەوێت سیستەممان دەوێت ڕێخستنمان دەوێت دەمانەوێت خەڵک دامەزرێن و کاریان هەبێت نە سیستەم هەیە نەکار هەیە نە شەقامی پاک نە شۆستەی باش خەڵک هەژارە ڕێخستنمان دەوێت ئێستا سلێمانی من چوومە ئەوێ سلێمانی پاکە و شەقامەکانی ڕێکوپێک و جوانن سیستەم و ڕێخستنی تێدایە واتە چەند جوانە سلێمانیش هەر لە عێراقە بەڵام زۆر جوان و ڕێکوپێکە